لە ڕێگەی واتساپەوە بەنای ئەو بانقی کە ئەم ئەکاونتی تیا هەیە باشە بەنای ئەو بانقەوە ینی ژمارە واتساپەکەی ناو خۆی تەمەەن واتساپ ناوێنی ناوێکێنی بەو ناوی کە ئەتەوێ ناوی بانقەکەی ناوت بوو لۆگەی بانقەکەی لەسەردانرا بوو نامی بۆ نردبوو تۆ فلانی تووبی باڵێ تووبی بانقەکە حسابی ئەکاونتەکە تازە ئاکاتەوە زەحمە نەبی ئەم فۆرمەمان بۆ پڕکەرەوە ئەوش فۆرمەکەی پڕکردو بۆ هەموو شتێک وانەوەی زانیاری وردی لە پازوەرد و لە یان لە ڕقەمی حسابیوانە هەمووی نردبوو کاتێکی زانی بوو 4 میلیۆن و 800,000 دینار لە حسابەکەی و ڕۆیشتۆ بۆ حسابیشیکە باشە تەمە زۆری ویست دوای ساڵ و ئەوەندە تۆمەتبارەکە توانرا بدۆزێت و تۆمەتبارەکە هاتوو بۆ لای بۆ سوڵحکردن و بۆ دادگایکردنەوەوانە بۆ ئیجراتکردن پێچ و ساڵ و ئەوە بەس بەدەرەوەی ئەم هاوڕێ ئازیزم هەرەوە نەبوو کە ئەو 4 میلیۆن و 800,000 ڕۆژی جومعە بوو ڕۆژی یەکشەمە بیتاقەی دەروی وڵاتی هەبوو سەفەری هەبوو سەفەرەکەی لغا بۆ بیتاقەکەی لغا بۆەوە سەفەرەکەی ڕۆی پارەی سەفەرەکەی ڕۆی ساڵێک تۆ هاتووشوی محکەمە و بنکەی پۆلیس و ئانە بکەی مەسەفی زۆری کرد المهم بڕێک لەو پارەی توانرا دەست بکەوێتەوە بەڵام مەرجنی هەموو جارێ ئەمە دەستکەوێتەوە بۆیە یان زۆر جاری هەیە ئەڵێ دیاریت بۆ دەرچووە تەلەفۆنت بۆ کرێتەوە دیاری لە بەڵێ لە ناوخۆی هەرێمی کوردستانە دیاریت بۆ دەرچووە زەحمە نەبێ کۆدێک دێ بۆ مۆبایلەکە و ئێستا بۆمان بنێرە و کۆدێکە بۆیە چێ گونجێت تەغییری ڕقم حسابیەکەی بێ گونجێت هاکردنی فەیسبوکەکەی بێت بەم شێوازە یان تەلەفۆنکردن بە ڕقەمی نەناسایی دەولی بە تایبەتی 99 یان 021